سلاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا و چارنووسی موچەی مانگەکانی داهاتوو بە تایبەتی موچەی مانگی 7 و 8 دەکەین و ئەمڕۆ حکوومەتی ماوە بەسەر کوێرێمیش دوای مانگێک کۆبوونەوەیەکی ئەنجامدا بەڵامی بڕیارێکی نەداوە لەبارەی پابەندبوون بەوەی لە سەداهاتی ناوتی ڕێکەوتنێک بکرێ یاخود نەوت ڕارەز بکرێەوەیە کە بڕیاریانداوە درێژە بە گفتوگۆ کامدەن لەبارەی نەوت لەبارەی داهاتی نانەوتی ئێمە لە بەرنامە ئەمڕۆ بەوردی باز لە دوایین پێشاتەکان لەبارەی پرسی موچە ڕێگنەکەوتن پرسی نەوت داهاتی نانەوتی و دۆخی هەرێمیش دەکەین لەگەڵ بەڕێز کاک چۆمان محەممەد شارەزای یاسایی قسەی لەسەر دەکەین. کاک چۆمان بەخێر بێن سوپاسیان لەدەبوون زۆر سپاس بۆ جەنابتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین دوو مانگە حکوومەت کۆنە بووبەوە بەڵام ئەمڕۆ کۆبوونەوەیەکیان کردووە. کۆبوونەوەکانی حکوومەت هیچ بڕیارێکی لێ دەدرێت یاخود کۆبوونەوەی ڕۆتینین مانگێکیش بوو هەر کۆبوونەوە دەکرا بە پاساویەوەی کە بەرپرسانی حکوومەت لە دەرەوەی وڵات بوون و لە گەشت بوون. وەڵا سەرەتا بەناوی خوا سواز بۆ جەنابتان و بۆ دامەزراوە میدیایەکەتان. لە ڕاستیە مەوزوعی کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دوای تقریبا 4 هەفتەیە ئێمە بووە بە نەرید کە لە ئەم کابینەی حکوومەت هەرێمی کوردستان چوارشەممان هەفتەی جارێکەوە بوو لە ڕۆژی چوارشەممانە تقریبا 4 هەفتەیە کۆبوونەوە نەکراوە و بەشێکی ئیشوکارەکان کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران زیاتر لە ئیشوکاری ڕۆتینیایە بۆ دەرچوانی قەراری مەسیری و بۆ گفتوگۆی جدی لەسەر ئەو پرسانێکێتە پێشەوە تا ڕادەیەک حرمەتی هەموو وەزیر و کاربەدەستانی ئەم وڵاتەیە گرن بەڵام قەراری مەسیری قەرارە چارەنووسازەکان زیاتر لە پشتی پەردە و زیاتر لەو دەسەڵاتە قوڵەیە کە لە هەرێمی کوردستانیان کە دەسەڵاتێکی حیزبیە بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسانە فەلەبەر ئەوە ئەگەر وانە وایە ئێمە چەندێکم ئەوە پێرێ دوو ڕۆژە توێنێ و ئەمڕۆ ئەو بەیانی شکات کە موچە هاتووە لە عێراق و موچەی مانگی 6 لە مانگی لە مانگی نوە بۆ بەدبەختی ماڵوێرانێکەوە من بەبەستم بڵێم ئەگەر لە ڕوانگەی هەستکردن بە پرسیارەتیەوە سەیریکەی لە ڕوانگەیەوەی کە ئێمە موچەخۆرانی ئێمە محتاجی ئەوەن زوو بەزوو کێشەکان حل بکرێ نەبوو 4 هەفتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکرێ عەقڵ و مەنتیق و دڵسۆزی و هەموو ئەوانە پێتەڵێ کە ئەبوو زووتر زوو بە زوو چکە تۆشاندت ئەڕواشان دێ گفتوگۆکان بەردەوامە بە تایبەت دوای ئەوەی کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بە بڕیاری بە ژمارە 550 دەرچوو کۆمەڵی لیژان دروست بوو بۆ ئەو ئەرکانی کە لە سوی حکوومەت هەرێمایان بۆ ئەو خاڵە ناکۆکانی کە لە بینی هەردوو حکوومەتە لە مەوزوعی بابەتی نەوت و ڕادستکردنی و مەوزوعی داهاتی نانەوتی و مۆزەعی تەوتین ئەو لیژنانە لیژنەیەک لە بەغدادەوە هاوچەند ڕۆژ لێرە بوو دوایەوە لیژنەیەک ئەم لیژنانە ئێرە چوونەوە بۆ بەغداد لەم تەفاوز و مێنە و بەردەیە پێویستی بە کۆبوونەوەی بەردەوامی ئەنجومەنی وەزیرانە بوو بۆ حەسمکردنی بەڵام بەسەر و یاسەوێگەر سەرۆکی حکوومەت لێرە نەبێ ئەنجومەنی وەزیر ناتوانێت کۆبوونەوە بکەن دەسەڵات بۆ نەخوبات تاڵەبانیش دەسەڵاتی و توینیە وەزیرەکان پێویستە بەچی مادام ئەگەر بۆ نمونە کەسی یەکەم لێرە نەبێ حکوومەت هەر کۆبوونەوە نەکە خۆی نەبوو ئەسڵ وایە لە هەموو دنیاە کاری حکومەتداری جێگر بۆچی داندا بۆ ئەگەر سەرۆک بۆ ماوەی مانگێکە 15 ڕۆژە 20 ڕۆژ ئەگەر لەو شوێنە ممارەسەی دەسەڵاتیەکانی خۆی نەتوانێت بکە حزوری نەبێ جێگرەکەی شوێنێگرێتەوە بەڵام ئێمە خۆمە نەزانین دابەشبوونی حکوومەت و حکوومەتدارێکی کە لەم هەرێمی کوردستانە هەیە ئەو بێمتمانەی کە هەیە ئەو دۆخی کە هەیە ئەوە نییە ئێمە ئەو خۆش باوەڕ بین سەرۆکە ڕوا جێگرەکەی ممارەسەی کامل سەلاحێت کا و لەبری ئەو کۆبوونەوە بکرێ و ئەم شتانە ڕوونایە لە هەرێمە لەم تەوقیتانە ئەمە ڕوونایە فەلەبەر ئەوە بەڕێ سەرۆکی حکوومەت کە ئەچێتە دەرەوە و سەفەرەکە ئیتر ئەڵێت تۆپ تاقیتی بەڵۆشایەوە کۆبوونەوە ناکرێ و شتێک لە گۆڕێ نابێ وەکو لە کاتێکە حکوومەت هەرێمی کوردستان خۆ من نەزانم کەسی یەکەم هەتا بە پێی قانونی ئەنجومەنی وەزیران بە پێی ئەو دەسەڵاتانی هەیە کەسی یەکەم مهمە بەڵام شەخصی یەکەم مەجلیسی ویزەرا وەکو ئەنجومەن بڕیاردان تایە ئەوە بڕیاری دەستە جەمعیە بێ کۆبوونەوە کرێ گفتوگۆ کرێ و بڕای لەسەر درێ بەڵام ئەمە نییە واقعی ئەم 6 ساڵی ئەم کابینەیە تا لە ڕابردووشە زیاتر مۆرکی کەسی یەکەم و مۆرکی دەسەڵاتی یەکەم و شخصی یەکەم زۆر ڕۆڵی هەبووە فەلەبەر ئەوە شتێک نییە ئێمە بە هینێک سەیریکە وەزیرەکانیش دەسەڵاتیان نیە زیاتر ئیمتیاز و ئەوەیە کە پێیاندرا ئێمە زۆر قسەمە لەسەرەوانە کردووە کاک حەکیمێنی وەزیریش دەسەڵاتی نیە لەوانەیە لە هەندێک مەجالاتی خۆیان دەسەڵاتی هەبێ بەڵام بۆی ببێ بە بڕیاری دەستە جەمعی بۆی بێ تو بۆ لە
پرسیاگێتە پێشەوە تۆ پێویستە ئەگەر ضرور بێ بۆ وەزارەتەکەی خۆت بۆ فیەکەی خۆت تۆ هەرە ببینێری تۆ بۆ دیوانی ئەنجومەنی وەزیران و بۆ بلای بەڕێز کاک ئومێ سەباح و بۆ سەرۆکی حکومەت و ینی ئەو پرسانی کە هاتوۆتەوە پێشەوە یان ئەو شێوازی حکومڕانی و ئیدارەدانی کە لە هەرێمە هەیە وەزیریش دەسەڵاتەکانی زۆر سنووردارە بۆ ئەو پرسە چارە نووسازانی کە تایبەتە بە وەزارەتەکەی خۆی بۆ نە بۆ پرۆژەیەکە بۆ ئەوەیە ئەبێ موافقەی وەزارەتی دارایی و گریوە وەزارەتی داراییش موافقەی ئەنجومەنی وەزیران وەرگرێەوە ئەنجومەنی وەزیرانیش موافقەی سەرۆکی حکومەت وەرگرێەوە ینی هەڕەمێک دروست بووە ینی ئیشەکانیشی ڕۆتین زیاتر لای وەزیرە کە من حەزم نەکردووە وایە خۆزگە وەزیرەکانیشمان نەک وەزیر دەسەڵاتەکە و نە بە شێوەیەکی سیستەماتیک بۆ محافظ و بۆ بەڕێوەبەرە گشتەکان و ئیدارە سەربەخۆکان ئەو ڕۆتینە نەبووە بەڵام مبەڕێریان چییە من نازانم بەڵام هەر تەحقیقاتە بۆ ئیشی خۆشیان ینی لەوانەیە فرای ئیمزا بکەون ینی ئیشی بەسیط ینی تەسەور کە تۆ هەندە ئیشەیە بیت تۆ ئەنجومەنی وەزیران کاک حەکیمیانی لە ڕابردووە بۆ نەوەرگرتنی مۆڵەتی بەنزینخانە وەرگرتنی بیر بازام یەک دنیا شتیان بڕێتەوە ئەنجومەنی وەزیر بۆ ئەمە کەی ئیش ئەنجومەنی وەزیران ڕەنگڕێژی سیاسەتی عامەکە و قەرارە مەسیرەکانەیە و پرۆژە استراتیجیەکان ئەوەیە تۆ خۆت سەرقاڵەکەی بە ئیش و کاری ڕۆژانە و ڕۆتینەوە هەر ئەوەی لە دەرەجە کە دەرەچێت دوایینی سەرموچە بەس ئەم حکومەتە دەمێک کە بە پێی بەراوی دادگای فێدراڵی ماوەی بەسەر چووە بەڵێ لە ڕووی یاسایەوە چۆن ئێستا حکومەتی کاربەڕێ کرد یاخود ماوە بەسەر چوو لە قانون و یاسا نیماوەی بۆ دیاری کراوە ماوەکەی چەند بێ تقریبا پێی بڕیاری دادگای فێدراڵی بێ کە لە 35 2023 دەرچوو ئەنی زیاتر لە 2 ساڵە ئەوە چۆنە لە ڕووی یاساییەوە باس کراوە لە یاساکە خۆی ئێمە لەناو دوو یاسامان هەیە بۆ ئەوەی کە ئوموری دەسەڵاتەکان ڕێخە یاسای ژمارە 2 یاسای ژمارە 3 ینی یاسای ژمارەیەکی ساڵی 92 لەگەڵ یاسای ئەنجومەنی وەزیرانی 92 ئەم دوو بابەتە ئەمەی تیانیە کە ئایا بڵێن حکومەتی تەصریف ئەعمال مدەکەی چەندێکە ئەم بابەتە بێ لە ناو دەستورە ڕێبخرێ حکومت کەی مدەکەی تەواو بوو پێش ئەوە هەڵبژاردن نەکرێ و میکانیزمەکان ئەو تەوقیتاتانە تەوقیتی دەستوری لە ناو دەستورا جێگیرەکرێ بۆ ئەوەی فەراغات دروست نەبێ بۆی فەراغات دروست نەبێ مدەیەکەیە بۆ تەصریف ئەعمالی مانگێک دوو مانگ ئەگەی زۆربەی ئەو دەستورانەی بە دەستوری عێراقەوە بڕۆ بۆ دەستورەکانی تر ئەو مهلەیە لە 3 مانگ لە 4 مانگ تێناپەڕێ کە بە تەنزیمی ڕێکخراوە کاربەڕێکە ڕێکخراوە بەڵام لای ئێمە لە هەموو پێوەرە معیاریە حکومڕانی و نێودەوڵەتی و ئەقلی هەمووی دەرچووە ینی تۆ چه عقل و منطقێک چه ڕەوایەتی کتایەکە حکومەتی تۆ بۆ 2 ساڵ کاربەڕێکەر بێ ینی لەگەڵەوەشە پەرلەمانیش نییە و ڕقابەش نییە و ئێستا بڵین ئەو کاک حەکیم جەنابەت ڕۆژنامەنووسێکی بنکۆڵکار و ورد و دیاری ئاوەڕبەرەوە بۆ ئەو کاتەی لەو بەرواری کە جەنابەت فەرموو لەو کاتۆ تا ئێستا نزیکی 2 ساڵەکە ئەو قەرارانی کە دراوە ئەوەندە قەراری چارەنووساز و قەراری غاز گرێبەستی مەوزوعی پرۆژەی ڕووناچی مەوزوعی یعنی یەک دنیا تاقیگەکان یعنی ئەو گرێبەستانی کە کراون کە بارگرانی گەورەی دارایی تایە ئەمانە کە ئەسڵ وایە لە حکوومەتی کاربەڕێکەرە نابێ ئەمە ڕووبە تەسەور کە قەراراتی محکەمەی اتحادی هەیە لە مودەی تەصریف ئەعمال لە ڕابردووە لە بەغداد دوو پلەی تایبەت دامەزراون بڵین بە پلەی مدیر عامە لە وەزیفەیەک ئاڵێ ئەمە تانی لێدراوە محکەمەی اتحادیەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران مافی تاعینکردنی پلەی باڵای نێچکۆ بارگرانی دروستەکات ئەمە تەصریف ئەعمالە هەر تەسەڕوفێ هەر بڕیارێ هەر فەرمانێ بارگرانی دارایی دروست کات تۆ سەلاحەتە نییە چکە تۆ مدە تەواو بووە ڕقابەش نەماوی ئەو خولەی پەرلەمان فەلەبەرەوە ئەمە باسی چیەکەن کاخاکی ئەم شتانە لای ئێمە حیبرون على الورقة کەس حسابی بۆ ناکە کەس ئەرشی بۆ ناکە ئەینا ئەو 4 ساڵی لەو کاتی کە متمانی قانونیان پێدرا تا مدەکەی تەواو بووە ئاوەڕبەرەوە تەقیمێکی بۆ کە بۆ ئەو 2 ساڵی کە ئێستا لە دەرەوەی پەرلەمان و تەصریف ئەعمالە ئەو تەسەڕوفاتانەی کرێ زۆر زیاترە لەوەی کە حکومەتێکی تەصریف ئەعمالی کاربەڕێکەر بێ گەورەترە لەوەی ئەو 4 ساڵە حکومەتدارێکی شەرعی قانونی کردو باشە ئەڕوا و تێپەڕێ و وەکو بەفرەکەی پارە ڕوات و حکومڕانی چۆن واکرێ خۆ ئێستاش کاک حەکیم بەڕاستی 2 ساڵی تریش پەرلەمان کۆ نەبێتەوە حکومەتە کاربەڕێکەرەکە ئەڕوا و ئیشی خۆیەکا و تەفاوز و گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەغداداکا و گرێبەستی غاز نۆژە نەکاتەوەیکا و گرێبەستی تاقیگەیەکا و یەک دنیا مەلەفی تریش کە ڕۆژانە ئێمە بەردەوام گوێبیستێ بین هەمووی ئەکات لە کاتێکە ئەم تەسەڕوفانە ئەسڵوانیە بکرێ ئێمە ئەمانەیە خۆ لەگەڵ کاری باشانین دژی کاری باش نین کە حکومەتەکەمان بیکە بەڵام
لە چوارچێوەیە کابێت کە میساقی خۆی و کە پێوەری خۆی هەبێ ئێستا ئێمە بە وەزعەوە ئێستا گریمان ئەم حکوومەتی کاربڕێکەکە تەسەڕوفێکەکە ئایا ئەم خولەی پەرلەمان کە ئێستا سوێنیان خواردووە کاک حەکیمە توانن لێپرسینەوە لە وەزیرێ لە سەرۆکی حکوومەت جێگرەکەی ناتوانن چکە ئەوان متمانەیان پێنیاوە مدەیان تەواو بووە باشە پەرلەمانی نییە پەرلەمان ناتوانێت ڕقی بێ بەسەریانەوە حکوومەتەکە تەشکیل نابێ و مدەش ڕۆژ بە ڕۆژتەیە پەڕێ 2 ساڵ 3 ساڵ کەسیش قسە ناگات دامەزراوەکانی تریش وەکو دەستی دەستپاکی و دوانی چاودێری ناتوانن چاودێری کاروباری حکوومەتەکان وەکو پێویستکە دەبینەوە لە بواری زەوی وزار لە بواری قاچاغینەوە داهاتنەوە خۆیان حاڵەکە ئێمە کۆمەڵە دامەزراوەمان هەیە دامەزراوی ڕقابین لە پەرلەمانەوە کە هەڕەمەکەیانە و کۆمەڵە دامەزراوەشان سەر بە پەرلەمانی دیوانی چاودێری دارایی دەستەی مافی مرۆڤ دیوانی دەستەی دەستپاکی ئەمانە ڕێسی قوانینەکانیان کەی سەلاحەتەکانیان زۆر سنووردارە ئەوە نییە کە دەستبەرن بۆ شتی گەورە و قەبە یعنی ئەوە نییە کە دەست بۆ لەگەڵ ئەوەشە بەوەشەوە کاک حەکیم ئێستا ڕۆڵی دامەزراوە لە هەرێمی کوردستانە بە تەسەوری من ینی لە پاشەکشەیەکی یەکجار گەورەیە ئەگەر نەژڵین کۆتایی هاتووە لە قۆناغێکی موهەمەشایە تۆ لە داواکاری گشتیوە سەیریکە کە ئەسڵ وایە بەپێی قانون داواکاری گشتی حیمایەی سەر و ماڵی هەم هاوڵاتیانەکە حیمایی سەروەت و سامانیانەکە هەم حیمایی ژیانیشیانەکە کە ئەیان پارێزی و نوێنەرایەتیانەکە باشە وەزعی داواکاری گشتیە داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادە و سەر بە حکوومەتی کاربڕێکەرە ئەوە وەزعی دەستەی دەستپاکی هەر مودەکەی تەواو بووە سەرۆکەکەی مودەکەی تەواو بوو وەزعی دیوانی چاودێری هەر مودەکەی تەواو بوو باشە ئەوە کۆمیسیۆنی ینی قەزدم لە چی ینی لەگەڵ ئەوەی دامەزراوەکانی تۆ بەشی زۆری مودەی قانونی تەواو بووە لەگەڵ ئەوەشتی کە لە سنای ئیشایە و قانونیە لە قۆناغێکی پڕاوێزی موهەمەشی بێدەسەڵاتی یعنی پاشەکشەیەکی یەکجار عەجیبە ینی ئەگەر مقارنەیەکەی بە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێم لە 92 وەکو ئەوەی کە دروست بووە و ساوایە و باسەکرێت وانە لە ڕووی بێدەسەڵاتی ئەم زەمەنە ئێستا زەمەنی مؤسسات و زەمەنی حرمەتی دامەزراوە و ڕێزگرتنی ئەوانە نەماوە بەداخەوە کە جۆرێک لە فەوزا و جۆرێک لە دەسەڵاتی قوڵ و جۆر لە دەسەڵاتی حیزب بوو کە ئەمە ینی پاشەکشەیەکە وای کردووە و چی ئەبێ بە خەمی ئەم ڕۆژوانەوەی شەبوو لە سلێمانی کە بە چەکێک لا کراوەتەوەش ینی پێویستە بە نەبوونی دامەزراوە و دەسەڵاتی قۆڵ بڵین بیهێنە ئەو ڕووداوانی کە لە سلێمانی و لە هەتا لە هەولێر وانە ڕۆیان خۆ لە سلێمانی نا لە هەولێری کێشەی ئەمنی گەورە ڕوویا کە بینیمان خورشی هەرچی ئەو بەڕێزانە و خەڵکی کە لەوێ بووە باشە ئێمە دەریخا کە دامەزراوە ئەمنیەکانیشی کە ئەسڵ وایە لە پۆلیس و ئاسایش و ئەو هێزە ئەمنیانە ئەوانش ئەبێ سەر و ماڵی ئەم خەڵکە بپارێزن و ئەوە بکەن ئەوانش وەک پێویست ڕۆڵیان سنووردار کراوە و قەید کراوە کۆتوبند کراوە دەسەڵات لای کیەکە حەکیم ینی تۆ ئەم هەموو دامەزراوانەت هەیە کوردەواری ئەڵێ بە زۆر و بۆری ینی تۆ بۆ نەبوو بۆ ڕقابە بۆ کاروباری ڕقابە لەسەر حکوومەت تۆ پەرلەمان هەیە داواکاری گشتیت هەیە دەستەی دەستپاکی هەیە دیوانی چاودێریت هەیە دەستەی مافی مرۆڤ هەیە ئەوەش حاڵی وەزعی مافی مرۆڤ و ئەوەش حاڵی گەندەڵی ئەوەش حاڵی فەوزا و ئەوەش حاڵی ئەم زۆر لێرە دەسەڵات لای سەرۆکێکی تێ لەولاش لای سەرۆکی پارتی و جێگیرەکانی بڵێن وای لاتوە دامەزراوە خۆی بەداخەوە کە ئێمە ئەسڵوا بوو ئەم هەرێمە ینی ئەم هەموو قوربانیدان و ئەم خەباتێکە کراوە بۆ ئەوە بوو دامەزراوە حرمەتی بگیرێ و پێگەی هەبێ و ڕۆڵی هەبێ و بەداخەوە خۆ ئێستا ئێمە نەشیڵین باسیش نەکەین خەڵک ئەزانێ کە سەردەمی دامەزراوە و ڕێزگرتن بۆ دامەزراوە مؤسسەکان لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەگەر نەشڵین کۆتایی هاتووە سەردەمێکی ڕووکەشی سەدحی بێدەسەڵاتی سنووردارە کە ئایا ئەم دۆخە تاکەی بەردەوامە بێ تاکەی ینی گەیوە ینی خەمڵیوە ئەم دۆخە بازایاتە قۆناغێکی ترەوە ئەم دۆخە ناکری ئاوە بەردەوابێ ئابم فۆرمە ئەگە تۆ ئەم دۆخەی ئێرە مقارنەکەی بە عێراق خۆ من نەزانم عێراق پڕێتی لە میلیشیا و پڕێتی لە هێزی جۆرا و جۆر و پێ پڕێتی لە هێزی عسکەری ئەم لە بەڵام مؤسسەکان بەڕووکەشیش بێماوە نەوعەنما تا ڕادەیەک هەندێک دەسەڵاتیان هەیە باشەوە پەرلەمانیان هەیە تۆ پەرلەمانە نییە ئەنجومەنی پارێزگات نییە ئەوە سەرباسی ینی کاک حەکیم ئەوەی مەوزوع نەبێ ئەنجومەنی پارێزگاکان باشە بێگومان نەوعەنما تۆسی ئەم مەهزەلەیە ئەنجومەنی هەڵبژێرای ئەنجومەنی پارێزگاکان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئیشوکارەکانی ئەڵە لە موچە وەرگرن و دەواموشت مەکەن تعلیق کراوە ینی نەوعەنما هەڵپەسێراوە و تا قەرارێکی سیاسی ئەدرێ بۆەوە باشە ئەو پەرلەمانە نەبێ ئەوە ئەنجومەنی پارێزگاکەت
نەبێ و ئەوە دامەزراوە ڕقابەکان ئەوا بێ ئەو وەزعی مەحاکمێ بێ وەزعی داواکاری گشتی بێ دۆخەکی شێواوەکە ئەمە وای کردووە بەداخەوە کاک حەکیم ینی ئێستا بەوەی ئەو کێشانە هەیە بۆی ئەو دۆخە ئابووری کە هەیە دۆخی ئابووری سەختی هاوڵاتیان ینی ئەسڵوا بۆ مەلای معارەزە و هێزەکانی دەرەوە ئەوانەی کە باوەڕیان بە خەباتی پەرلەمانی باوەڕیان بە بەهێزبوونی دامەزراوەکان هەیە باوەڕیان بەوانەیە بۆیە شەڕی ئەم چەمکانیان کردایە ئەمانەی سە شەڕی چیەکەن شەڕی خۆخۆریەکەن شەڕی ینی باشێکی زۆری هێزەکانی معارەزە ئەوەی معارەزە یەکتری بوون معارەزەی سوڵتانە بوون وە هەتا بە ئەنقەسیش کێشەی ناوخۆیان بۆ دروستەکرێت ئەو ئەگەر تۆ سەرنج بە کەم هێز هەیە لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی یەکێتی و پارتی گیرۆدە نەکرابێ بە کێشەی ناوخۆی نەوەڵا گیرۆدە نەکرابێ بە کێشەی قانونی و سیاسی و ئەها ئیتر وای لێ هاتووە تووشین بۆ داهێزران ینی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی هەتا داهێزرانی جوڵە هەتا داهێزرانی فکری داهێزرانی پرۆژە یعنی ئێستا ئەم بەڕێزانی لە دەرەوەی یەکێتی و پارتین سیاست بۆ چیەکەن حزبایەتی بۆ چیەکەن یعنی ئێستا ئامانج و ئەولوێتی خەڵک چییە ئەم دۆخە ئەگەر بەری لێ نەگیرێت بەرەو کوێمانە بە ئەو تونێ لە تاریک ئەنی یەک دنیا پرسیارات هەیە وڵی کاک حەکیم وابزان و ئێمەمانان نەبێ بۆی باسی خۆشمانکەین نزیکی دەمانگ 11 مانگ پێش ئێستا ئێمە باسی ئەومان کردووە قۆناغی پرۆژەی معارەزە بوون هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەبێ بیر لە خۆیان کەنەوە بێ پرۆژەیان ڕوئیایان خیتابیان وای کردووە باوەڕکە کاک حەکیم ینی خۆ من لەوانەیەم قسەی قورس بێ بۆ ئێمەمانان خەڵک بە شکڵ عامەکەی ئەڵێم شغڵی عامی خەڵکەڵێم هێزی دەرەوەی یەکێتی و پارتی و یەکێتی و پارتی هەمووی بە یەک چاو سەیرەکە بە چۆن بە یەک چاو سەیرەک کاڵێ مووقف نەماوە هەتا تێڕوانێکیش دروست بۆ کاک حەکیم من نازان باشە یا خراپە خەڵک بۆ کەوسان نەماوە ئەڵێ من متمانە ئەیەم بە تۆ دەنگی پێمە بێ خزمەتم بکەی خزمەتم ناکەی بە فعلی لەگەڵ خەڵکان نابی تۆ نابی چیت لێ چارەنووسی چی لێ زیندانی ئەکرێ ئەگیرەی ئەکوژرەی هەچیت لێ بچووکە بیتۆ کەیفی خۆتە ینی جۆرێک لە ئایا ئەمە وعی دەنگدەرە ئایا ئەمە ینی وای لێ هاتووە ئەو هینە دروست بووە ئەو تێڕوانینە لە بینی ئەوەی هێزی جەماوەر ینی تۆ بۆ هێزێک بۆ 15 کورسی پەرلەمانی هەیە سەرۆکەی لە ژوورەوەی بە نمونە ئەگەر وەکو هێزی دەنگدەر و جەماوەر سەیریکەی 300,000 دەنگی لەکوێیە کاک حەکیم خۆ من لە ڕابردووشا زۆر قسەمان لەسەرم پرسانە کردو بەڵام ئەوە گریمان لە ژوورەوە حکم دراوە ئەم هێزە سەرکردایەتەکەی کووە بنکردایەتەکەی کووە 5 کۆمەڵە پەرلەمانتاری هەیە هەر ئەوانن ئەیبەن و ئەیهێن و ئیدارەیەن و کە من لەگەڵ ڕێزما بۆیان بەڵام ئێوەش واز لێ بێنە ئەی کارکتەرە حیزب بڵین دەنگدەرەکەی قورسایەکەی هێزە جەماوەریەکەی من مەبەستم چییە ئەمە وای کردووە دۆخی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بۆ ئەو مەلەفانە بۆ دامەزراوەکان بۆ ئەوە نەک باش نییە زۆر لە پاشەکشەیەکی یەکجار گەورایە و واشی لێ هاتووە تاقیکردنەوە بە دوای تاقیکردنەوە ئینتیخابات بە دوای ئینتیخابات بەداخەوە وەکو پۆلی دۆمینەکەون معقول ینی تۆ ئەو تەڕاجوعە بینی و کە ئەسڵ وا بوو ئەمانە لەم زەمانەیە زۆر زیاتر بە یەکەوە کۆ ببنەوە نزیک بنەوە لە یەک ئێوە ڕوونایەت باش بینی سەر هەرێم و بەغداد کە ڕێک ناکەونەوەی کە پێویست بە موچە ئەمڕۆژ کۆبوونی حکوومەت هەبوو بەڵام هەر بڕیانداوە گفتوگۆ بکەن گفتوگۆکان هەر لە خاڵی سەرەتان ئەگەر سەرنجی ئەو داهاتی ناوخۆ ئەگەر سەرنجی بەیاننامەکە بی تقریبان هەر خولانەوەی بە دەوری ئەو بازنەی کە 2-3 ساڵە بۆمان دروست کراوە بازنەیەکمان بۆ کێشراوە لێرەوە ئەدبا و ئەتێنێتەوە خاڵی سەرەتا ینی بازنەکە چییە بەپێی قەراری محکەمەی ئیتیحادی بەپێی قەراری قانونی موازنە بەپێی قانونی ئیدارەی مالی ئەو قانونانی کە ڕسمی ئەم کێشەی کردووە کۆمەڵی التیزامە لەسەر شانی حکوومەتی هەرێمە موضوعی نەوتە موضوعی داهاتی نانەوتی و تەوتینە ئەگەر سەرنجی بەیاننامەکەی ئەم ڕۆژبەی هەرڵێ ئێمە هەنگاوی باش چوونەتە پێشەوە و ئیتیزامەتەکانمان جێبەجێ کردەوە عێراق چاوەڕێ عێراقین ئەچی وە لای عێراقیش بۆ دوێنێ بەڕێز مامۆستا عەلی باپیر کۆبوونەوەی لەگەڵ سوودانیا کردووە هەڵێ وەڵا حکوومەتی هەرێم پابەندی و ئیتیزامەکان جێبەجێ ناکەوە ئێمە لەسەر بنەمای مرۆیی وەکو وا بێت ئێمە ئەم خەڵکە خێری پێ بکرێت لە بەخاوە بەڕاستیەوەی سوودانیش من نەزانم سوودانی لەوانەیە لە هەندێک مەجالاتە هاوسۆزی هەوێ بۆ کورد بەڵام ئەو خێر بە ئێمە ناکات موچەمە بۆ بنێرێ ینی ئەمە واجبێکی دەستوری و قانونی و حەقێکی خۆمانە ینی ئەم قسەی من دیفاع لە دز و گەندەڵ شت ناکەم و بەداخی شەوگاک حەکیم وای لێ هاتووە ئێستا تۆتەوێ دیفاع لە دەستور لە قوارەکەی خۆتکەی لە موسسەکانی لە موچەخۆرانی لە فەرمانبەرانی هەندێک حقایقەیە دەرحەق بە بەخا بیڵی ئەڵێن کاکەمە دیفاع لە دز و گەندەڵەکانی دۆخەکە وای لێ هاتووە بەس ئەبێ ئینسان ڕاستیەکان بە میلەتی خۆی بڵێ تۆش ناکرێت
بە پاساوی ئەوەی هۆ بەس ئەوەی بڵێ ئێمە گوناحن و فەرمانبەران لە دۆخێک واجبێکی سەرشان دەموچە بنێری وەک چۆن واجبێکی سەرشانی حکوومەت هەرێمی کوردستانە ئەم ئەرکانی لەسەرێتی جێبەجێکە نایکە ڕۆژێ نیە دوانیە هەفتەیە دوانی ینی ئێستش لەنەوتەکە لەکوێ وەستاون هەر هەمان مەرجە کۆنەکانە کۆمپانیەکانە چونکە پێشتر ئەو وتیان ڕێکەوتنمان کرد حکیم سێ خاڵ هەیە نەوت هەنارە دەکرێتەوە لە مانگی هێشتا وتیان 23 کەس واژۆی کردووە باوەڕکە کاک حەکیم ئەوە هەر جاجار لە مەلەفی نەوت بنمونە ینی بۆ نمونە سێ خاڵ هەیە تا ئەم ساتە هیچی حل نەکراوە یەک مەوزوعی ئەو قەرزەی ملیارەی کە هەیە دوو ئەو 16 دلاری کە بە پێی قانونی موازنە هەموار کراوەتەوە چی ئەچێتە ژێرباری چی ئەیە ئەبێ ئیمزا بکرێت بۆ کۆمپانی ئەجنەبیەکان سێ ئەڵەن کۆمەڵێ کێڵگە هەن بە کولفەی باگواستنەوەی بۆ بڵێن ئەوەی کە عەمبار کرێ بڕوە کولفەکەی زیاترە چی ئەچێتە ژێرباری ئەوە ئێمە حل ناکرێ بەڵام بۆ ئەم بابەتە هەر جارە و شتێکێن نەپێشەوە جارێک کەڵێن وەڵا 23 کەس لیژنە تەکنیکەکە ئیمزای کرد جارێک کەڵێ وەڵا هەنگاوی زۆر باشوونێتە پێشەوە کاک حەکیم بۆ نمونەڵەن چی وەڵا حکوومەت هێرە وەڵێ ئێمە هەر زۆر ڕازین حکوومەتی عێراقیش ڕازیە بەس کۆمپانی ئەجنەبیەکان نادوزینەوە ئەوەندە خۆشباوەڕ و مانگێک زیاتر لەمە بەروتی سپین هێنار ئەگەر بەپی خۆشباوەڕی وەزیر نەوتی عێراق بووایە مانگە پێش ئێستا بۆ نەوتی هەرێمی کوردستان بە بۆری لە ڕێی کۆمپانیای سۆمە بۆری بەندەری جیهان و بڕۆشتایە ڕوونایە کاک حەکیم لەبەرەوەی ئەو گرێبەستانی کە تەسلیمی ناکەن چونکە هەر تەسلیمی ناکەن داواکاری کۆمپانیەکانی دەسەڵاتدارانی لە پشتەوەنی کە کۆمپانیەکان کێشە دروستکەن لەگەڵ بەغ دەسەڵاتدارانێرێ دەسەڵاتدارانی هەرێم منفعات و مەسلحەتیان هەیە لە ئیدامەدان بەم فۆرمە چکە نەوتەکە بە بۆری ئەڕوا بەتەنکەرە ڕوا و ئەفرۆشتێ و کێشیانە لەگەڵەوەشە خاڵی دوم کۆمپانیەکانە کاک حەکیم ئەو گرێبەستانی کە هەیە گرێبەستا شەراکەت و هاوبەشێتێکە ئەمانی کردووە بە خاوەن ماڵ لە ئینتاجە ینی بەڕاستی وەڵی لە ئینتاج و لە بەرهەمێنانە ینی وای کردووە قسەی هەبێ دەنگی دلێر بێ ئەڵێ منیش حەقم هەیە بێ ئەوە تا گرێبەستم کردو و حەقم بێ ئەم قوڕی کە هەرێمی کوردستان و کاربەدەستێنانی شێلاویان ئەم قوڕە لە مەلەفینەوتە بە ئاسانی لی دەرناینەوە تا خۆشیان گیرۆ دەکردووە تۆ سەرنج بە خۆشیان گیرۆ دەکردو حکوومەتی عێراقیشان گیرۆ دەکردووە چەندێکە حل نابێ بۆیان قانونی موازنە هەموارکریا وتیانەوە 16 دلار هەل لەسەر وعد و عودەی جەنابە قانونی موازنە هەموارەکەینەوە کێشەینەوە حەلەبێ و بۆ ئەوە لیژنە تەکنیکارەکە ئەوەی کردو ئەمە هەر جارە و ئەوەکەن ئەوەی ئاخیر جار ئەم بەیاننامەی کە بەڕێز حکوومەتی هەرێم و بەڕێزان ئەمڕۆ کۆبوونیان کردووە یایانە تۆ دەست لیژنەیە کە بڕیارە وایە ئەم شەوەچن بۆ بەغداد بۆ ئەوەی کە على ئاساس حکوومەتی عێراق ئامادەیی نیشان داوە گفتوگۆ لەگەڵ ئەم کۆمپانیای ئەجنەبیان ناکە تازەیە نەو سەر گفتوگۆ یعنی تازە هاتوونەتە سەرەوەی لەگەڵ لە حکوومەتی عێراق و کۆمپانیای ئەجنەبیەکان گفتوگۆ بکەن ئەم مەوزوعە ئەوەی کە سەیرێکی تا ئێستا حل نەبووە تا ئەم ساتە حل نەبووە بەس کاک چۆن من ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم پێش جەنگی ئێران و ئیسرائیل هەڕەشیان نەکرد بە خۆ پێشتر بەس لە بەرامبەر داهاتی ناوخۆ بوو بالضبط داهاتی ناوخۆیان ڕاڕست کرد بێ 100 میلیارێک موچە داهات بەڵێ بەس دوایی مەلەفی نەوتیاتە سەر وایە ئەوان خۆی لە ڕاستیە تا مانگی چوار کە 4 مانگی سەرەتادرا بەو 50 میلیارەی کە مانگانەش ئەدرا 48 میلیار 50 میلیار نەوتە هاو لە تەوقیتی موچە داهات لە تەوقیتی خۆیە بەڵام ئیتر بەر لەوەی کە ئەو جەنگە دروست بێ و هەڕەشانەی کراوی تر قبوڵی ناکەین و تاکەی کۆت و زەلیلی و تاکەی ئیرادەی ئەم میلەتە ئاوای لێکرێ جەنگەکەش هاو بەسەریە ببینە چی ڕوویە ئێستا داهاتێک 120 میلیارەکەشەی بە 1000 حاڵ دوای 50 ڕۆژ دوای 45 ڕۆژ دوای 6 ڕۆژ دوای 7 ڕۆژ موچەت خۆنەوتەکە لە دەرەوەی هەچەند ڕاستە ئەوە مبەڕیر بوو پاساویان یا بەدەستەوە بۆی دۆخەکەی نێوان هەرێم و بەغا تەسقید بێ بەڵام ئەومان لە یاد نەچێ شەڕی ئێران و ئیسرائیل ڕۆڵی هەبووە لە فشارکردن لەسەر بەغداد و ینی ئەوانەش هەمی ڕۆڵی هەیە لەسەرەوەی کە دەنا خۆ ئێستا کاک حەکیم بۆ نمونە دوای ئەوەی کە ڕێکەوتنی نێوان هەردوو حکومەتیش کراوە هەردوو لاش بە حساب قەراری ئەنجومەنی وەزیرانی دەرچووە خۆ ئەسڵ وا بوو بەپێی ئەو ڕێکەوتنە بووایە ئەبوایە حکوومەتی عێراق دینارێکی نەناردایە تاکو نەو تەسلیمەکرێ مانگی موچەی مانگی 5 ناردووە لە بەرامبەر چیە لە بەرامبەر ئەو 120 میلیارە خۆی غەیری ئەو 120 میلیارە هیچ ئیلتیزامێک جێبەجێ نکراوە نە نەوت ڕادەستکراوە نە تەوتین کراوە باشە ئەمەش مانای ئەوەیە تا ڕادەیەک پەیوەندی موچە خۆران پرسی موچە لە بینی هەرێم بەغا وەڵا پڕ بووە پرسێکی سیاسی ئەگەر ئێمە پێمان وابێ بەغداش بەکاری نایانێ وەکو کاتێکی سیاسی بەخوا بەکارێنێ بەخوا مالیکی بەکارێنێ خەزعلی بەکارێن هەموو ئەو سەرکردانی کە لە بەغدادن فشار لە سوودانیەکەن
سوودانی خۆشی بەکارێنێ ئیتر ینی ئێمە باوامان لێنێ وەک چۆن ئەمانەکەشی لێ قبول دەکات لە بوون لە سوودانی چکە ڕنگ لە هەڵبژاردندا بێ بالضبط ینی جاوە بۆ بەدبەختی ینی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر لەلایەکەوە بەدبەختنی بەدبەختێکی تریانەوەیە سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و لیستی هەیە و کانی دە بڕیار وایەکێک بێ لە ڕکابەرە بە هێزەکان بۆ وەرگرتنەوەی پۆستی ئەنجومەنی وەزیران ئەمە وای کردووە دۆخێکی احراجیشی دروستکرۆ لەلایەکەوە نازانێت توندیکا لە هەرێمی کوردستان موچە بنێرێ نەینێرێ نازانێت ئەگەر نەینێرە دوایی خەزەبی پارتی بەرەکەوێ لەگەڵ سوڵتاتی ئێرا بۆ تەشکیلکردنی حکومەت یعنی دۆخێکی بۆ دروست بووە لەم نێوەندەشە زەختی شارع عێراقی لەسرە زەختی دەنگدەری خۆی لەسرە زەختی دەنگدەرانی تر و هێزەکانی تری لەسرە زەختی یەکێتی و پارتی لەسەرە کە حکومەتی داهاتوو تەشکیلەکە بەوەشەوە کاک حەشیم ئەم دۆخە ئەوینی لە مۆزوعی موچەیە ینی من تەمە ناکەم ئەم لیژنەی کە بەیانی ئەڕواز و بەزوم کێشانە حەلبێکە ئاسانی ئەگەر حەنەبێ خۆش دەڕۆن پێشتر بڕیارەکەەوە بوو ئەگەر یەکلا نەکرێتەوە پێتە ئەنجومەنی دەوڵەت یان دادگای فیدراڵی چونکە ئێستا لە سەرداهاتی بڵم بزان بەس گومرگ ڕێکەوتن کە 150 لەسەر باج ئەرابزام داوای لە 100 لەسەر ڕسومات ڕێکەوتن نەکراوە خۆی لەسەر بابەتی گومرگەکەش کێشیان نیە لە 150 بەڵام گرفتێکڵێ پارەکە بنێرەوە بۆ بەخای مەینێرینانی هەمووی بچێ هەمیمان بۆ بنێرە گومرگ بەڵێ بە لۆری و بە ئەوەی کە ئەو سارانی کە هەبینێرە ئێمە نێرینەوە بەڕێی من ئەمە گەڕکردنە میکانیزم تۆ ئەگەر باوەڕ بە ڕقەمەکان هەیە بڵێ لە 150 و مقاسی پێ بکە و باقیەکەی بۆ بنێرە چونکە گویا تێفسامی توی پارێزگەکانی دیکە شەروە مامەڵیان لەگەڵ دەکرێ جا ئەمە خۆی گرفتێکی کاکەچیم حتا لە قانونی داری مالی مادەی 29 نەبوو تێپەڕێ بەسەر کاربەدەستانی هەرێمە بەسەر نوێنەرانی کورد لە بەغدادا هەتا ئێستا بە ئێسەشەوە حکومەت هەرێم ناکرێت هەرێمی کوردستان وەکو محافظە سیرکرێت بەڵاو کاتێک لە دوای ڕێفراندۆم دەرچوو بەنیازی ڕەنگەشتی بەڵێ بەنیازی دەوڵەت و خەیاڵ پڵاوی شتی تر بوون بەڵام ئەو مادەی 29 و قانونی دارەی مالیە وەکو محافظە سەی هەرێمەکە ئەگەر ئێمە وەکو کوردێک سەیریکەین وەکو شارەزایەکی دەستوری سەیرکەین هەرێمی کوردستان محافظەی خوار و عێراق نییە کاک حەکی ینی بە ئەمانەتەوە ئێمە محافظەیەکی سەر بە عێراق ینی ئێمە هەرێمێکی هەرێم جیاوازە لە محافظ ئەگەر هەرێم جیاواز نەبووایە باشە بۆ لە عێراق قانونێکمانەیە قانون محافظات غیر منتظمة بالإقليم كواتە محافظات یوان جیاوازە لە ئەقلیم کە بۆچی وەکو محافظە سەیمەکەی خات و تەیف بۆچی وا سەیمەکەی جا ئێستا تۆم قسانە شەکێڵێن بەخوا هەوای پارتی لێ یاوە ئەمانە بە نەفەسی سڵتە ئەوانە قسەکەن بەڵام ئەمە ئەبێ لە گۆشەنیگای دەستوری و یاسایی و واقع و سیرکرێ بابەتی ئەوە گومرجەکە ئەو تقریبا حل بۆ لە 150 بەڵام میکانیزمی گەڕانەوەکە ئەوەی کە ئەمێنێ ڕسومات و باجە ئەم بابەتە بۆ بە کێشەیەکی قۆڵ ینی حکوومەتی عێراق ئەڵێ ئێمە بێ هەموویمان بۆ بگەڕێنەوە هەر هەمیمان بۆ بگەڕێنەوە تەوەتی بازەکە دەڵێن داوای لە 100 بێگومان ئەڵێ لە 100 بەڵام حتا ئەگەر قسەی قانونی ئیداری مالیکی کاک حەکیم کۆمەڵە دامەزرا و شوێن هەن ناوێنراوم ئەلبومەوە لە ذاتی ینی پێویستیان بە پارەی خۆیانە بۆ خۆ بەڕێوە بردن بۆ خۆشیان پێویست ناکات بگەڕێتەوە بۆ بەغداد هەتا بۆ محافظان و ئەو دایرانی کە لە محافظەکانان ئێمە شارەوانی دەکرێت کۆمەڵە دایرەی ئاو شارەوانی دایرەی ینی کۆمەڵە شوێنت هەیە پێویستی بە پارەی خۆیەتی بۆ ئیدارەدان هەچەند لە حکوومەتی هەرێم ئەوەشی نەکردووە پارەکە وەرەگرێت جوزئێکی ڕەمزی سەرفەکاتەوە بۆ خۆی هەموویە باتەوە بۆ خەزێنەی گشتی بەس ینی من مەبەستم ئەوەیە تا ئێستا تێڕوانینەکان جیان ناکۆکیەکان قوڵە لە مۆزوعی داهاتی یان لە تعریفەی داهاتی نانوتیە باشە بەسی غەدرێکیش نەکراوە لە هاوڵاتیان چونکە ئێستا دەڵێ لە بەغدا دەڕسوماتێکەیە لێرە زیاتر لە 70 ڕسوماتێکەیە بەپی یاسا و هەندێکی بەپی بڕیار سەپێنداوە لە کاتێکا و ڕسومات و باجە لە بەغدانێن دەکرێت لێرە خۆت زیادیکەی و نەخێتەوە خزمەتی هاوڵاتیش مەلەفێکی زۆر جیاواز ئەگەر باسی زیادکردنی داهاتی ناوخۆ بکەی لەم کابینی حکومەتە لە ڕێی باج و ڕسوماتەوە بابەتێکە نەعەدالەتێکە زۆر زۆرە یاساڕێن مای لە عێراق زیاتر هەیە بۆ زۆر باج ڕسومات حتا لە ڕووی ڕێژەوە لە ڕووی بڕەوە لە ڕووی ئەوەوە زۆر ئێمە لە هەرێمی کوردستانە زۆر شتمانەیە عێراق کەمترە ینی لە بڕەکەیە لە ڕووی پارەوە زۆر پارەمان هەیە لە ڕووی ڕسومات و بازەوە عێراق کەمترە ئێمە بۆ لە ڕابردووە کەڵکەڵەیەکیان هەبوو کاک حەکیم پێیان وابوو 500 ملیاری داهاتی نەوتەیە 500 ملیار هەیە 500 ملیاریش داهاتی ناوخۆکەوەکەنەوە بە باجە ڕسوم زیاییکە هەچی سێکتەرەکان هەیە زیاویانە کرد بۆی ئەم داهاتی ناوخۆی نزیک بێتەوە لە 500 ملیار بۆی بە هەردووکی لێبن موچە و بڕەپارێکیان بۆ بمێنێتەوە بۆی ئیدارەیەم هەرێمەی پێویستیان گوایە بە بەخانە بێ ئەم فەلسەفەیە
وای کرد بارگرانێکی گەورە لە سەرشانی هاوڵاتیان لە سەرشانی خەڵک دروست بووە بە بێگەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان کە ئەمە کفرە کاک حەکیم تۆ ڕسومات زیاوەکەی باز زیاوەکەی هەمووی بەچیە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران یا بە بڕیاری وەزارەتەکانە وەزارەتی ناوخۆی وەزارەتی شارەوانیە وەزارەتی ینی هەرێکی وەزارەتی لە مەجالەکەی لە پاڵەوەش خۆدا گەداری کۆمپانیای حزبیان دروستکە لە بوارە جۆرۆزەکان وایە ناچێتەوە ئەو ڕسومات و بڵە ڕسومات بە تایبەتی کە وەردەگیرێ بەشێکی زۆری بۆ کۆمپانیای حزب ئەگەر ناچێتەوە خەزانێ هەر باسی مەکە ئەو خەسەکردنی کردی گشتیە یان دۆزینەوەی هەلی کار بۆ کۆمپانیا حزبیەکان یان بە نەوعێکی تر هەڵدۆشینی یان دادۆشینی پارەی گشتی لەسەر گیرفانی خەڵک لێوە بچێتەوە بۆ کۆمپانیا حزبیەکان ئەمە هەر ینی بەڵایەوە ئەوە باسمان کردو ئەو نەڕوونە لە بچۆ بۆ ئیجازەیەکی مروری کورە بچۆ بۆ ئەشیعەیەک بچۆ بۆ فەحسێکی خوێن بچۆ هەموو ئەم سێکتەرانە تا ڕادەیەک سێکتەرە گشتەکان چۆتە دەست کۆمپانیا حزبیەکانەوە وەکو ئەوەی کە پێشبنی خۆت پێ دوێ هەرێم بەغدا و لیژنێکە پێکاتوە چکارەشکاری یاسای سەرۆەزیرانی عێراقیە وەزارەتی دارایی عێراق ئەمین دارێتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەرێمیش کۆمەڵێک لایانی تێدایە دیوانی چاودێریە دوولای تێ ئەگەر نەگەن بەڕێکەوتن دادگای فیدراڵی بیان ئەنجومەنی دەوڵەت یان ئەنجومەنی شورا بڵین ناوە کۆنەکەی دەتوانن یەکلا بکرێتەوە لە ڕووی یاساییەوە بەو زوانە زۆر پرسیارێکی زۆر جوانە ئێستا تۆ بۆ نمونە ئەم بەیانی ئەم شاندە بەڕێزە سێتە بەغداد بڕێرەوە کۆبوونەوە بکات ئەم لەسەر کۆن و سێک ڕێکەوە نەگەر ڕێبکەون یاخۆ ڕێنەکەون ئەچێتەوە بەردەست کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران بۆ سێشەممە لە عێراق کۆبوون ئەنجومەنی وەزیرانە لەوێش بڕیارە درێ ئەگەر نەگەنە حەل کە من پێم وایە دوورن لە یەکەوە تا ئێستا دوورن لە یەک کە خۆیان یان بەیانی خەبەرمان بێتەوە کاک حەکیم هەموو ئیمزای لەسەر هەموو شتەکان کردی بێت و کێشەی خەڵک نەمێنێ و موچە لە تەوقیتی خۆیان بێ کە دوورن لە یەکەوە هەتا بە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانیشەوە بەڕێ سەرۆکی حکومەت و وەزیرەکان هەتا لە سوودانیش کە پرسیار کراوە ئەگەر ئەمە حەل نەبێ ڕێک نەکەون هەر تێڕوانەکان جیاواز بێ پەنابەنەبەرکوێ بە تایبەت لە مەوزوعی داهاتی نانەوتیە یان تعریفە و ناسانی داهاتی نانەوتیە دوو ڕێگە هەیە ڕێگەیە باسی ئەنجومەنی شوراکەن ئەوەی ئەنجومەنی شورای دەوڵات ڕێگەیەکیش باسی محکەمەی اتحادیەکەن من بەلحەق نازانم محکمەی اتحادی بۆچی ئەیبن بۆ ئەوێ ئایا چکە ئەم قانونێکی ئایا تەفسیری ئەم قانونەیە ئەگەر تەفسیری قانونەکە بێ تەفسیری قانون بێ ئەیبی بۆ مەجلیسی شورا چکە تەفسیری قانون ئیلاقی محکمەی اتحادیۆ نییە نازانم چ فۆرمێک ئەدۆزنەوە ئەم مەلەفە تەسلیمی ئایا بەسەبەبی ئەوەی چکە بڕگەیەک هەیە لە دەستوری عێراقا بڕگەی سێمە بۆ اختصاسەکانی محکمەی اتحادیە خۆش نیزاعات لە بینی حکوومەتی عێراق و هەرێما لەسەر پرسیەکەیە لەوانەیە بەم سەبەبە داوا تۆمار کرێ و بیبەنە ئەوێ بەڵام لە هەموو بارێکە ئەمەش تەسلیمکردنی مەلەفەکانە بە ڕۆژگار و بە ئەوەی کە ئەدەی بینێرە بۆ ئەوێ و ئەبزانیم هەفتە کۆبنەوە حاکمەکان و ئەدی وای لێ بێ حرێمی کوردستان بچێ بۆ ئەنجومەنی شورا حاکمەکانی بناسێ و بزانێ ناچن بۆ حەج و بزانن ئەنی بینیمە لە ماوەکانی ڕابردووە ئەوە بە تیارەیەنە و ئێستا وامان لێ نەکەن بڵێن ئەوە مەلەفەکەمان ناوە بە ئەنجومەنی شورا و دێ وای لێ ئەەکەن و ئەم محکەمەیەم ڕۆکۆوە بێتەوە ئەم تەسلیمکردنی ئەم مەلەفانە ئابم بەم شێوازە خۆڕاستە ڕێگەی هەرەبێ حل بکرێ بەڵام بەم تێپەڕێنی کاتەوە کاتی زۆر ئەوێ کە کاتیشی زۆر ئەوێ کاک حەشیم ئێمە لە مانگی چەندای کاک حەشیم بەیانی چواری نوێ هەرێم هێشتا بوچەی مانگی شەشی تەواو نەکردو باین تەواویەکە باشە ئەچینە مانگی لە مانگی دەیە حملەی انتخابات دەست پێەکە هەتا هەندێک گفتوگۆیە بۆ تێکچوونی دۆخی ئەمنی دۆخی ئەمنی عێراق تێکچێ و لە هەندێک شوێن بدرێ ئەوانە ئێمە باسی ئەو مەلەفە جیاکەین و گریمان دۆخی عێراق تێک ناچێتەوە بەڵام بەم نیزاعانەوە بیە بە مەجلیسی شورا و بیە بە محکەمەی اتحادی کاک حەشیم ئایا بەغداد ئەگەر بەم فۆرمەی ئێستا بڕوە کاک حەشیم 45 ڕۆژ جارێ موچە بنێرێ ئەگەر گریمان مانگی جارێکیش بینێرێ دوو موچە فەوتێ ئەگەر ئێستا گریمان بەغداد 30 ڕۆژ جارێ مەعاشە نێرێ بەڵێ سێمە لە مانگینوین 4 موچە دابەشەکرێ دوانە فەوتێ 6 پێشتری شەرفۆتاوە 2023 موچەوەیە حەزم لە چییە؟ ئێمە باسی ئەڵێن ئەگەر مشهورێکی ناخۆن ئەگەر ینی بە مانگی جارێکیش موچە بنێرن دوو موچە فەوتێ ئەگەر بە 45 ڕۆژ جارێ بینێرن کاک حەشیم سێ موچە فەوتێ نەوەڵاگەر وەکو ئێستا بێ 6 ڕۆژ جارێ ئەوە بێ 4 موچە فەوتێ ئەگەر دوو مانگ جارێ خۆ ئێستا لەم حاڵەتەکەن موچە بە ساغی دەرناسێ دەمن تەمەناکەم لەم مانگی نوێە موچەی مانگی 7 سەرف کرێ لەگەڵ نوێە بەس ئایا ئەو دۆخی قەیرانە ئابووری کە لە عێراق و بابەتی سویلە هەیە ئەو زەختە سیاسیە پرسی هەڵبژاردن پرسی ئەوەی کە
دۆخێکی دروست بووە بەبێت ڕادستکردنی نەوت ئەمە لەفە بە ئاسانی تەسلیم نابێ هەچەند ئەوە تاخۆ ئێستا هەرێمیش نەوتی تەسلیم نەکردو موچەی مانگی 5 و 6 هاتووە باشە قەزم لە چییە پارتی وکێتی دڵێن نەرم نابێت لە داهاتی ناوخۆ نەوتی قاچاق موچەیەک دوان بدەن کاک حەجیم وەڵای ئەوە خەیاڵ بڵاویە قەچ وا ڕوونایە ئەوە خەیاڵ موکی خەڵکە بەڵام لای خۆیان بیلیان داوەتەوە دەستیان بەسەرداگرت ئەوەی ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ کاستە سیاسێکە و حکومەت و ئەو شتانە خەیاڵ بڵاویە دایان فرسەت هەبووە لە تەوقیت و میعادێکە خەڵک 80 ڕۆژ و 9 ڕۆژ موچەی نەبوو ینی بۆ مانگی 5 کاک حەجیم مانگی 5 چەند ڕۆژ موچە دابەش نەکرا تقریبا هەیوا باسەکرا مەعاشی مانگی 12 ملیاریان لایە 4-5 مانگ بوو داهاتی نانەوتیانە نردبوو بە بەخە هەر بۆ پارە نتوانی موچەی ئەم شتانە بە تەسەوری من دۆخێکیش دروست بوو ئەڵەن چی هەر کە داوای موچەکەڵەنەوە پارەکە لە بەخاوە نانێرن هەتایکەن بەهینی شەڵەنەوە تا بەخا معخولەوان موچەی مانگی نۆ دابەشەکان ئێمە ئێستا لە مانگی شەشاین وەک وابێ هەموو تۆپەکە خەتای ئەوان بێ باشە من مۆزەفم یخی ئەبێ حکومەتەکەی خۆم گرم من ئیلاقی بەخاوشتم چییە کاک حەجیم داوامی خۆم بە حکومەتی هەرێم کاتی خەڵک داوای تەوتین دەکات دەڵێن نابێ لە بەغداوە موچەت بۆ بێ کەچی ئێستش دەڵێن خەتاکە دا قەزم لە چییە ینی وای لێ هاتووە من ئیلاقەم نییە وەکو فەرمانبەرێ جەنابەت ئەو خەڵکە ئەوی کە سەیمانەکە ئیلاقی ئەو دۆخەی نییە ئەڵە من دەوامت بۆەکەم حتا کاک حەجیم لە ئیفرازاتی دواکەوتنی موچۆ نەدانی موچەیە دۆخێک دروست بووە شەلەلی ئیداری دروست بووە ینی تۆ نایمەنێ بایکۆت بڵە بێگومان ئەگەر لە حاڵێ بە ناو بایکۆت نەبێ بەڵام بە عملی بەکردداری نەوعانمە تەعتیل بووە پاکی خەوتووە هیچێکی یەک ڕۆژی ساڵانی ڕابردوو بە 4 ڕۆژتاو نابێ کاک حەجیم خۆ من نەزانم خەڵک موچە خۆ کرێ هات چۆکێ من تێگەم لەوە بەڵام ئەمە وای کردووە بە ئاسانی لە قۆناغەکانی داهاتووە ئەم ئیدارە لە بەردەم پرۆسی خوێندنیشی داین کە ساڵان ڕۆژێک بۆ 15 ڕۆژێکی تر دەستپێکی داوام دەستپێکە هات چەند لێرە و لەوێ باسی بایکۆتی قوتابخانەکانەکەن من کاک حەجیم ڕەوایەتی و حەقیان بە فەرمانبەر و مامۆسایان بەڵام هەر بە فعلی بایکۆت ئابە و فۆرمەی ڕابردوو مانگێ 2 مانگ داوام ناکەیت و دوای ستۆق قۆناغەکانی خوێندنەوە بە پەلە ئادەی بە هەڵی پڕوزێنە و بە پەلەپەل دەرس بە قوتابی بڵێرەوە ئەو فۆرمە من ئەگەر وەکو خەمخۆرێ ئەگەر گوێ لە ئێمەمانە نەگرن ئەم ڕێگەی تاقی کراوەتەوە وەڵڵا بیری لێ مەکەنەوە لەبەروی نەن دەرئەنجامیە بێت نەتیجەیە بێ هەر ئەوەیە خەڵکی فەقیر زەرەکایەوە خەڵکە دەوڵەمەنەکە لە قوتابخانەی ئەهلیایە و داوامی خۆیەکات بەڵام من ئەم قسەیەم بۆ چییە کاک حەجیم من دیفاع لە دز و گەندەڵ ناکەم بەڵام ئەو بایکۆتانی کە لە ساڵەکانی ڕابردووە هابووە بۆ قوتابخانەکان بەو فۆرمە بێت نەکرێ باشترە یعنی دەسەڵات گوێ بە خەباتی مەدەنی نەخێرەوە خەباتی کاک حەجیم خەباتی مەدەنی بایکۆت خۆپیشاندان کورە خۆنیشاندان ئیتر لە خۆنیشان بە خۆپیشاندان خەباتی ئەمانە لەم تەوقیتە بەڕاستی لە قۆناغێکی یەکجار پاشەکشەیە و هێزەکانی دەرەوە دو ئەو ڕووداوانی کە لە کوردستانە ڕوویاوە دوای ئەنجامدانیەوەی کە کاک حەجیم ئێمە دەمانگە هەڵبژاردن کراوی پەرلەمانی کوردستان حکومەت پێک نەهاتووە و پەرلەمانیشێ نییە ئەو وەزە ئەمنیەکەیە وەزە حکومڕانیەکەیە ئەم هێزانی دەرەوە ئەگەر پیان وابێ بە تێڕوانینی دەمان پێش ئێستا حەزبایەتیەکەن کاری پەرلەمانیەکەن کاری سیاسیەکەن وەڵی بە هەڵاچوون ئەبێ لە ئێستاوە هەموو هێزە سیاسەکان لە گفتاریان لەگەڵ خەڵکە لەگەڵ یەکێتی و پارتیا لەگەڵ دۆخە ئیقلیمیەکە ئەبێت تێڕوانیان بگۆڕن سوپاس دەکەین کاکێچۆمان سوپاس بۆی بەڕێزیش سوپاس بۆی میرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ